ئامانجەیەک بۆ گەیشتن بێ بەخۆر درەنگیان زوو دەگات بەخۆر. مرۆڤ کاتێک ئامانجەکانی گەشی و ڕوونیە دەرەنجامەکانیشیە گەشی و ڕوونی دەبن. سڵاتان لەبێت و شەوتان باش بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ لۆنە بەکرتان لەگەڵە ببورن. لە مێژە وتراوە ئێستا نەدرەنگە نەزووە. ئەم دەربڕینە بۆ ئەوەیە کە تێبگەین کە هەموو کاتێک کاتێکی گونجاوە بۆ هەر کارێک کە مرۆڤ دەوێت بیکات. بە تایبەتی لە ڕووی تەمەنەوە خەوت زۆر جار تەمەن ئەکا بە کێشەیەک بۆ خۆی، زۆر جار لە خولیاکانیا کێشە دروستەکەڵێت تەمەنم ڕۆیشتووە یان ئێستا کاتێکی درەنگە. بەڵام لە خوێندنگای کێوەرانی سلێمانی چیرۆکێک هەیە کە پیشانمان دەدات کە واز لەم بیرکردنەوەی بێنین و مرۆڤ لە هەر تەمەنێکدا بێت دەتوانێت هەوڵی بەدەستهێنانی خەونەکانی بدات، بنمونەش بێوێ فێر ببێت. خوێندکارێکی پۆلی 12 وێژەییە، بەڵام جیاوازترە لە خوێندکارەکانی دیکەی ئەو قۆناغە، چونکە ئەو بەتەمەنترین خوێندکاری خوێندنگاکێتی. سەرباری ئەوەش کەچی یەکێکە لە خوێندکارە زۆر زیرۆک و بەتواناکان و سیمینار پێشکەشەکە کتێبی خۆی ناسێنێ، 4 جاری ژوازی لە خوێندن هێنا و هێشتا گەڕاوەتەوە هەتا ئەوکوی کە گەیشتۆ بەم قۆناغە. خەونەکەشی ئەوەیە کە ببێت بە مامۆستایەکی خۆبەخش لە گوندەکەی خۆیان. بەرەو دەرگایەک هەنگاو دەنێ دەیەوێت کە چۆژورە و دواتر بە سەرکەوتووی لێ بێتە دەرەوە. ئامادەیی دڵشاد مەریوانی ئێوارانە. لەم ئامادەیەدا تەنیا ئەو خوێندکارانەوانە دەخوێنن کە بە هۆکاری جیاواز لە خوێندن دابڕاون. بە تەمەنترین خوێندکاری ئامادەیەکە پۆلی شەشەمی وێژەییە. خوێندکاران بە وردی گوێیان بۆ مام ئەحمەد شل کردووە چونکە ئەو لە سیمینارێکدا ناوەڕۆکی کتێبەکەی دەخاتە ڕوو. ڕوخسار و جەستەی ماندوێتی ڕۆژگاری پێوە دیارە، بەڵام کۆڵ نادات و دەیەوێت خوێندن تەواو بکە و وەک مامۆستایەکی خۆبەخش خزمەت بکە. هەر لە بیدات و خولیای نووسین و خوێندنمان هەبووە لە ناو بنەماڵەکەمدا و لە دوایەشدا کۆمەڵی دۆست و برادەر هاندەرم بوون. لە بەرنامەما بۆ ئیشەڵا ببم بە مامۆستایەکی بێبەرامبەر بۆ خوێندنگای یەکێ لە دیەکانی ئاوایەکانی وڵاتەکەم، بەڵام لە ناویشیانە گوندەکەی خۆم کە گەورە دێە. ئەم وا بیر دەکاتەوە مرۆڤ لە هەموو کات و ساتێکی تەمەنیدا بێت پێویستی بە زانست و زانیاریە. مامۆستا کاوە کە مامۆستای کوردیە سەرسامە بە توانەکانی مام ئەحمەدی خوێندکاری، هەر بۆیە گرنگیکی تایبەتی پێدەدات. خوێندکارێکی زۆر جددیە، ئەتوانم بڵێم غیاباتی نییە، تەنها ڕۆژێک نەبێ بە بارکێکی کۆمەڵایەتی هەڵسا بوو. دەرزی دووەم زۆر بە خێرایی گەڕابوو بۆی فریاکەوێ، بۆیە وەکو مامۆستایان شێمە زۆر لێ ڕازین. خوێندکارێکی زۆر جددیە، دەفتەری ڕۆژانە پێش مامۆستا لە پۆلا دانیشتووە. خوێندکارە بە تەمەنەکە تا ئێستا 4 جار لە خوێندن دابڕاوە. خوێندکارانی دیکە گەر هەندێکیان مەبەستیان فێربوونی خوێندن و نووسین بێت و هەندێکیشان بەدەستێنانی بڕوانامەیەک، ئەوە جیاوازتر مام ئەحمەد دەیەوێت بە ئامانجەکەی بگات، ئەویش بوون بە مامۆستایە. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. ئەگەر ئەمە خەون و خولیای کەسێک بێ لەو تەمەنای ئاجێ خۆیەتی کە ئیدی پرسیارێکی زۆر فعلی زۆر جددی لەم بابەتە بێتە پێشەوەکەویژەوەیە کە ئاکرێ هەموو کەسێکی تر بەو شازە سەیری یان تێگەیشتنی بەو شازە بێ بۆ تەمەن و ئەو خولیانە و خەونانەی کە لە مێشک و بیرکردنەوەیەتی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یان کاتێکی تەمەنی پێی نەگەیشت بێت ئێسایشی بۆ بکە و کاری بۆ بکە. گفتوگوێم بابەتە ئاکەین
بۆ ئەوەی کە زۆرتر لی تێبگەین فریشتەکەەوە دەروناسی مۆڵەت پێدراوی کلینیکی بە خۆشحاڵە لە ستۆدیۆ میوانمانە فریشتەخان زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونە لە توانای مرۆڤ لەگەڵتانە دەست پێکەین کە ڕەنگە زۆری نەمان تێگەیشتێکی باومان هەبێت کە توانای مرۆڤ لەگەڵ خەڵکشانی تەمەنیای دیکەمە بێتەوە ئەم تێگەیشتنە تا چەند تێگەیشتێکی زانستی تەواو. پێشکی ئێوارەی ئێوە و بینەرانێکی 24 باش زۆر سپاس. تاکەی ئەم بیرکردنەوەی زانستیە توانای مرۆڤ هیچ کۆتاییەکی نییە بە هیچ شێوەیەک لە شێوەکان لە ڕووی زانستیەوە بەڵام کە دەیتە سەر ئەوەی ئەو مرۆڤە لە چ بیئەیەکە گەورە ئەبێت و گەورە بووە و ژیانە کات لەو کاتەیە کە خەونێکی بۆ دروستە بێت ئەلێرەیە کێشەکە کە دروستە بێت دەناوەکو توانای مرۆڤ بێکۆتایە و ئەتوانێت شتگەلێک بەدەست بهێنێت کە تەنانەت لە خەونی خۆشیانە بۆیە ئەکرێ بڵێم بێ بگەڕێنەوە بۆ سەر چاوەی ئەم توانایە لە کێوە دروستە بێت لە مناڵیەوە تۆ ئەبێ لە کۆمەلگایەکە بیت کە قسەکردن ڕەفتارکردن وەکو خۆت بە پێی شیاو بۆ تەمەنی خۆت گونجاو بێت و بزانی چی گونجاوە چی نەگونجاوە تەکریم و تعزیز بکرێت کۆمەلگای ئێمە لە مناڵیەوە بە مناڵێ قسە لە قسەی گەورەیان مەکە لێرەوە ئێمە سەرکوتەکرێن کە فێری سەرکوتکران بووین بە گەورەی تەنانەت خەونی زۆر بچووکیش ناتوانین بیخینە خەیاڵی خۆمان بۆ ئەوی بەدەستی باشە فریشتەخانەوەی لە وەڵامەکەی ئێوە وەرمگرت یاین بە جۆرێک ئەم سنووردارکردنەی یان ئەم بەستنەوەی توانای مرۆڤ بە تەمەنەوە تێگەیشتێکی زانستی لە پشتەوەنی ینی زانستەمە پشت ڕاست ناکاتەوە بەڵام چی لەو تێگەیشتنە بکەین کە بنمونە ئێستا بە خاتونێکی 40 بۆ 50 ساڵ کە خوێنەواری نەبێ پێی بڵێ وەرە لە دەست پێ بکە تۆ ئەتوانیت ڕەنگە بڵێ بەخوا من ئەو تێگەیشتنەی جاران ئەو مێشکەی جارانم نەماوە کەواتە ئەم تێگەیشتنە دەستە جەمعی کە بۆ زۆرینە دروست بووە بنەماکەی چی ینی بۆ دروست بوو ئەگەر مثلەن زانستی لە پشتەوە نیە ئەگەر حقەتێکی لە پشتەوە نیە بۆ بەڕێست و بینەران ڕوون بێت زانست لە پشتی ئەم قسەیەوەیە بەڵام تۆ فێری چییە بیت من بیرما لە 7 ساڵی من فێری زمانی سویدی بووم بە 6 مانگ قسەمە کرد بە سویدی کاتێکە زمانی ئەڵمانی فێر بووم کە سێهەم زمانم بوو ساڵی ویست کە زمانی دانمارکی فێر بووم 34 ساڵ بووم زۆری ویست لە کاتێکا من ئەزمونێکی تری ژیانیشم پێ بوو کەواتە زانست پشڕاستیە کاتەوە بەڵام تۆ چی فێرەبی ئایا ئەتەوێت زمان فێربی یان ئەتەوێت میهنەیەک فێربیت چونکە پرۆسەی فێربوون لەوانەیە خاوتر بێتەوە مەبەستە ئەوە پرۆسەکە خاوتر بێتەوە بەڵام دەرەنجامەکەی هەر ئەبێت شەڕێکە مرۆڤ قەت ناتوانە بیباتەوە ئەویش شەڕکردنە لەگەڵ تەمەن هەچی ئەچێتە سەرەوە لە زۆر ڕۆوە لە ڕووی فیزیکیەوە ئەکرێتەوە سنووردار بکات بەڵام لە ڕووی دەرونیەوە پێویست ناکا سنووردارت بکات ئەگەر بۆ نمونە کەسێکی ئازیزت لە دەستمە دەیتیان گۆڕان حەدەسێکی گەورە ڕووداوێکی گەورە ڕووی نەدابێ لە ژیان تاکە گۆڕانکاریەکی زۆری بەخۆیەوە هێنابێ یان نەخۆشیێکی دەرونی یان جەستەی گەورەت نەبێ ئەمانە هەمووی دەکرێ هۆکار بن بۆ ئەوەی من نەتوانم بە خەونەکەی خۆم بگەم ئەمانە هەمووی بخەرە تای ترازوێکەوە تای ترازوەکەی تر بەها ئەو بەهانەیە کە لە کۆمەلگا دا ئەنرێت بۆمان و ئەسەپێنرێ بە سەرمانە لە 25 ساڵ دەبێت شوو بکەی لە 30 ئەبێ ژن بێنیت خوێندن تو ئای بە تازە باوکی 2 مناڵی دایکی 4 مناڵی بۆ تەواو ژیان دەرفەتی نای تێوازی لێبێنە ئەم قسانەیە کە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ بەها کۆمەڵایەتیەکان ئەم بەهایانە چۆن دراوە بە ئێمە خۆ بە دەرزی نەخراوەت وەکو ڤەکسین پێمان نەدراوە لە ڕێگەی زمانەوە پێمان دراوە لە ڕاستی دەستان بردووە بۆ بابەتێک خەمێکی گەورەی سەردڵمە ئەوی شەوەیە کە چۆن ئێمە مامەڵە لەگەڵ زمانە بکەین چکە زۆر پەیوەستی بە زمانەوە هەیە من و تۆ دوو هاوڕێین بۆ نمونە دەی بۆ لامەڵم ئەڵەی حەزەکەم ماستەر بخوێنم من ئەگەر پێت بڵێم لە یەکەم دەقەوە کە بە منەڵێ جا ماستەرت بۆ چێ تۆ باچلەرت هەیە جا تۆ 4 مناڵەت هەیە بۆ نمونە بۆچی تا ئیشێکی باشت هەیە لەوانەیە بڵێ موچەیەکی باشیشت هەیە هاوسەرێکی باشت هەیە خێزانێکی باشت هەیە لە شوێنێکی خۆشاژیت بۆچی تا ئەمانە هەمووی تەسیرەکات بۆیە ئێمە دەبێت لە زمانەوە سەر لەنە پێناسەی خەوەندانان بکەینەوە پێناسەی تەمەن بکەینەوە کێکێ چوە تەمەن
پێی نەڵێن تۆ پیر بوویت بڵین چۆتە تەمەنەوە زمانی کوردی زمانێکی زۆر پاراوە و جوان و دەوڵەمەنە بەڵام بەداخەوە کۆمەڵگەی کوردی لە بەکارهێنانیە کورتی هێناوە باشە چۆن با بڵێن مام ئەحمەدەکان زیاد بکرێت لە کۆمەڵگایە ئەمە تەنها بۆ بابەتی زاڵبوون بەسەر خوێندنێکە ڕاستە یان نەکرێت بۆ هەموو کایەکانی تریش ڕاست بێ ینی کەسێک کە تەمەنی بە جۆرێک سەرکەوت بێت هێشتا بتوانێت ببێتە یاریزانێکی باش بە نمونە بیەوێ هەر شتێکە لە مێشکە شێفێکی باش هەر شتێکە لە مێشک و بیر و هۆشی ئەوە سەرچاوی گرت بێ ئەمە ئەکرێت چۆن ئەم بیرکردنەوەی تێک پشکێنرێت و ئەم مرۆڤانە دروست بکرێ و زۆر بنمونە هاوشێوەکان کە ئەم بیر و باوەڕە دەستە جەمعیە تێکەشکێن لە ڕاستی خەونی ئەم برایە زۆر زۆر جوانەوە زۆر زۆر ئەکرێت یعنی هەر خەونێک ئەگەر من ئێستا بمەوێت لەم تەمەنەی خۆمە بم بە پیانیستێکی عالەمی زانست پشتی ئەمە ناگرێت و منی ژۆکو دەرووناسی ناتوانم پشتی بگرم بەڵام ئەگەر بڵم کوڕەکەم دەمەوێت ببێ بە پیانیستێکی زۆر زۆر گردوونی ئەکرێت بەس لەوانەیە بڵم ئەم دیێنئەکەی بۆ ئەوە نەکراوە هەل نییە بۆ ئەوی ببێ بە پیانیستێکی جیهانی ئەوەیان ڕاستە بەس ئەکرێ پرۆسەی فێربوون چییە تۆ توانایی شتێک بەدەست دێنی لە ڕێگەی چیەوە خوێندن و پراکتیزەکردن هەرەمەیە بۆیە بۆ هەموو شتێک تۆ دەتوانیت بۆ هەموو شتێک بەڵام ئایا توانای تۆ لایەنە دەرونیەکەی تو چەنێ بەهێزیت تو چەنێ هێزت و لە پاڵویستە لە پاڵویست و ئیرادی مرۆڤەکە خۆیان کە ئەوێت شتێک بەدەست بێنێ هێندەش کۆمەڵک معادلی ترکارەکە کە توانای بەدەنی و کۆمەڵک توانای ترەکە بەڵێ و دەوروبەری تۆش بۆ نمونە لە هەموو کێشە دەرونیەکانە شتێک بۆ ئێمە گرنگە کە سەیری ئەوانە دەکەین کە دێن لەمان گرنگە بۆ من بزانم سپۆرتی کۆمەڵایەتی هەیە ئایا دەوروبەری ئەو حەڵقەیەی دەوروبەری هانی ئەدەن بە جوانی قسەی لەگەڵەکان سپۆرتیەکان یارمەتیەدەن یاننا ئەگەر ئەمەت هەبێت دەتوانین بە هەموو خەونێک بگەیت ئەمەیە لە کۆمەڵگەی ئێمە زۆر کورتی هێناوە لەبەرەوەی مرۆڤەکان بەگشتی نەیانتوانیەوە بگەن بە خەونەکەی خۆیان کە من دێم باسی خەونێکی خۆم بۆ تۆکەم یەکسەر سەرکوتەکەی ڕاستە زۆربەی جاری تریشتەخان لەگەر تێبینیمان کرد ئەوانی کە دەستکەوتێکیان هەیە بە جۆرێک سەرکەوتون تەنگەژەیەکیان تێپەڕاندوە یەکەمێن قسەکان و سەرکەوتترین قسەکان کە یەکەن کە سوپاس بۆ ئەوانی کە پاڵپشتیان کردم هەڵبەت پشتیوانی کراوە اینجا توانیوێتی بابەتێکی دیکە هەیە کە من نامەوێت لە قسەکانمانە تێپەڕێنین هەستەکەم جێی زۆر گرنگی بێویش بابەتی چێژی گەیشتنە ڕەنگە زۆرێک وا بیر بکەنەوە کە چێژی گەیشتن بە سەرکەوتن لە هەر قۆناغێکە تەنها لەو قۆناغەیە ئەو چێژەی هەیە لە قۆناغێکی ترا تەواو بێ ڕەنگە هەندێکی شپیانەوە پێچوانەکەی بێ و کەسێک کە زۆر بە قورسی شتێک بەدەستێنێ ئەو زیاتر چێژ وەرەگرێ لە معادلەیە کامە تێگەیشتنە ڕاستەکەیە ئەکرێت چێژوەرگرتن لە سەرکەوتنێک لە پرۆسەیەک ببەستینەوە بە زەمنێکەوە یان بە تەمەنێکەوە بێگومان وەڵامەکەی نەخێرە زۆر بە کورتی ئەگەر درێژەی وەڵامەکەم بەردەوام بم لە دوو جۆر کۆمەلگایە مرۆڤ ئەگەر تەمەنێکی تێپەڕاندبێ بۆ خەونێکی بنمونەی ئەم برایە دەتوانێت سەرکەوتوو بێ دوو جۆر کۆمەلگا یەکێک لەو جۆرانە ئەوەیە کۆمەلگەیەکە کە پەیوەندی نێوان گەنج و بە تەمەن زۆر تەکریم و تازیز کراوە کۆمەڵگەی کوردی یەکێک نییە لەوانە ئێستا کۆنتر وابووین ئێستاوانین ئێستا ئەوانەی کە بە تەمەنن یان گەورەترن زۆر گلەیی ناو ناتۆرە لە جیلە تازەکان دەردێنن جیلە تازەکانیش بە تەمەنەکانیان تقریبا نەتوانم ئەگە بێ ڕێزی نەبێ لە بەرامبەر خۆمان و بینەرانە پێیان هیچە ئەمە ئەم معادلەیە هەڵەیە لەم جۆرە کۆمەلگایانەیە کەسێک کە خەونەکەی تەمەنی تێپەڕاندبێ ناتوانێت بەدەستی بێنێ جۆرێکی تر لە کۆمەلگاکان کە ئەکرێت مرۆڤ ئەگەر تەمەنەکەشی تێپەڕاندبێ خەونەکەی بەدەست بێنێ ئەو کۆمەلگایانن کە بەهای کولتورەکەتیایە کریم و تعزیزیە کات یعنی لە جاتی ئەوەی کە مرۆڤەکە سەرکوت بکرێت ڕێزی لێ ئەگیرێ و هانی ئەدا ئەڵێ بۆنا لەو تەمەنەیە جا کە تۆ ئەم دوانت هیچ کام لەم دوانە نەبی زۆر زەحمەتە ئەو کاتە دەبێت بگەڕێیتەوە بۆ پەروەردە چونکە من و تۆ لەم تەمەنەیە ئەم بڕوا بەخۆبوونە لە کێوە هێناومانە بە شەو ڕۆژە دروست نابێت
لە یەک حەدەسەوە کە من سەرکەوتوو بم دروست نابێ لە یەک ئیمتیحانە دروست نابێت کە دەرەچم هەز چێژی سەرکەوتن ئەچێژم نەخێر دەبێت لە مناڵیەوە ئێمە پەروەردەیەکی وا تۆکمە و قوڵ و باشمان هەبێ کە ڕایان بێنین لەسەر چێژی سەرکەوتن و ئەگەر سەر نەکەوتن دنیا ناڕوخێ کۆتایی نییە دەکرێت و دیسانەوە بەردەوام بێت هەلێکی بەها کۆمەڵایەتیەکان ئەتوانم بڵێم کلیلە و شەن بۆ ئەوەی ئەگەر یەکێ بە هەر هۆکارێک لە خەونێک دواکەوت بوو ئاياتوانێت دەستی خەوەکەی بگرێتەوە و دای من بە خۆشەکانیش مەڵێم قەت هاوڕێتی و نزیکایەتی یەکێمەکە ئەگەر دەستی خەونەکەتی نەگرت زۆر گرنگە دەستی خەونەکانت بگرێ هاوڕێیە دایکە خوشکە برایە هەر کەسێ بوو لێ دوورکەوەرەوە چکە دوایی کوردوتێنی پەشیمانی دادت نادا باسی هاوڕێت کرد یعنی ئەم گرنگی هاوڕێیەتیە لە ناو نزیک بوونەوە لە خەونەکانە چەند دەوری هەیە چونکە دەوتریاوانی کە خەونی گەورەیان هەیە نزیکایەتی و کەسانەکەن کە ئەوانیش دیسان خەونی گەورەیان هەیە وەکۆ ئەوترێت ینی هەڵسەنگاندنی هاوڕێکانە پێوەرێکە بۆ تۆش نزیک بوونەوە لەو کەسانی کە خەونی گەورەیان هەیە تا چەند هەنگاوێک نزیکترمانەکاتەوە لەوەی کە ئێمەش بە فعلی ئیش لەسەر خەونەکانمان بکەن لە هەر تەمەنێکا بێت زۆر ڕاستگۆ بم لە کۆمەلگای خۆمانە ئەو دەرفەتە نییە بۆ گەنجان بە تایبەتی یان بۆ خەڵکانی تریش لەبەرۆی ئێمە دەستی یەکتری ناگرین بەگشتی زۆربەی هەرە زۆرمان دەستی یەکتری ناگرین کە پەلەمە خۆم بەرمە پێشەوە نازانم کە من ئەگەر ئەنەرژیەکی باش بدەم بە هاوڕەیەکەم یان بە فێرکارێکم یان بە دراوسەیەکەم ئەو میهرەبان بوون هەر لە دانانیە لە وەرگرتنیشە تۆ کە شتێک ئەدەی کە میهرەبانی بەرامبەر بەیەکە چێژێکی بۆ خۆشتە بۆی ئەوە تۆزێگەر واقعبین بم لە کۆمەلگای کوردی زۆر کەم ئەیبینم بەڵام لە ڕاستی دەڵێن پێم بڵێ ڕەفیقەکانت کێ پێتەڵێم داهاتوت چی لێ دێت نەک هەر تۆم پێڵێ داهاتوەکەشم پێڵێت گرنگ نییە من ڕەفیقەکانم هەمویان CEO بن بۆەوەی منیش ببم بە سیۆیەکیان بەڕێوبەری کۆمپانیایەکی زەخەم بە زۆر گرنگە هاوڕێکانم بە هەی جوانیان هەبێ وەهانم بدەن بە وشەی جوان لاوانەیە نەکرێ لاوانەیە من سەرمایەکی دەدەفتەریم پێویست بێ ئەو لە دەستیانە بەڵام مەڵێ مەوەستا من ناتوانم بیدەم لەوانەیە یەکێکی تر یان ڕێگە چارەیەکت بۆیە داهێنەر بێت زمان شیرین بێ میهرەبان بێ ئەمانە بەهاگەلێکن کە لە هاوڕێکەتا هەبوو پێویست ناکە ئەو مدیری شەریکەیەک بێ بۆی تۆش ببی بە مدیری شەریکەیەکی زۆر سپاس دەکەم فریشتەخان بۆی کە میوانی چیرۆکە هەواڵ بووی گفتوگۆمان لەسەر بم بابەتە کرد بۆ هیواین کە ئەم گفتوگۆی کە ئێمە کردما و زەی بێ بۆ کەسانی کە خەونێکیانە لە شوێنێکا وەستاندویانە یان خەمیان هەیە و ترسیان هەیە کە پێی نەگەم سپاس بۆ فریشتەکە هیواداریەکەت بگێن عفو هیوادارم ئەگەر هەر کەسێک خەونێکی هەیە نەک هەر گوێ نەگرێ لەوەی کە هانی نادا لەوانەیە لەناو ئەو قسانەشە لەناو حەسوودیەکەشە شتێکی پۆزیتیڤیتیا بێ بەڵام ئەبێ بیدەی لە بێژن بەڵام بێگومان هاوڕێتی مرۆڤی باش و میهرەبان و بەخشندە بکەی سەرکەوتە بیت دەستخۆش سپاس بە فریشتەکەوە دەرووناسی مۆڵەت پێدراوی کلینیکی کە میوانی چیرۆکە هەواڵ بوو زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونە یەکێکی دیکە لە بابەتەکان کە هەر ئەم شەو لە چیرۆکە هەواڵە باسی لێواکەین ئەویش گرنگی وزەیەکی ئەرێنیە داهێنانی شەمیشە بۆ کەسانە ئاکرێ کە زۆر لە شتێکە قاڵە بنەوە و باشقەوە بەردەوامە بن تا گەن بە قۆناغێک لە شارەزایی و لە میل کە ئیترە توانن گۆڕانکاری و داهێنان لە ئەسڵی شتێکا بکەن هونەرمەند خالید ڕەشید میوزیک ژەنە و شارەزایەکی باشی هەیە لە زۆربەی ئامێرەکانی دیکەی مۆسیقایە بەڵام ئەزمونێکی زۆری لە ژەنین و دروستکردنی ئامێری عوددا هەیە بە جۆرێک لەم کارەیە قاڵبۆتەوە کە شارەزایەکی وای تایە پیا کردووە بەم دوایانە گۆڕانکاری لە زیادکردنی ژەیەکانی ئامێرەکەدا کردووە و بەم گۆڕانکاریەش بەرگێکی جیاوازی نوێی بە ئامێری عود بەخشیوە زیاتریش نزیکی کردوتەوە لە ڕۆح و ئاوازی کوردی و گۆرانی کوردیەکە
من یەکەم کەس نیم کە ئامێری مۆسیقای عود دروستەکەم. عود لە سەردەمی ئەکادیەکانەوە واتە پێشی سۆمەریەکان و پێشی فرعونیەکان عود هەیە و ئەکادیەکان دروستیان کردووە. بەوە تەرێک دروست کراوە. تاقیکردنەوەم لەسەر ئەما کرد و زۆر دەمێکە لە مێشکما بوو کە داهێنانێک هەنگاوێکی نوێگەری بۆ عود بکەین ئەویش ئەوەیە عود کە وەکو لە یەک وەتەرەوە دەستی پێکردووە لە یەک ژێوە دروستی دەستی پێکردەوە تا 12 ژێ ڕۆیشتووە واتە 6 جوود من فکرم کردەوە کە بۆ نەیکەم بە 7 دانە جووت 14 وەتەر. زۆر دەمێک شەباز لەوە کرا کە عود ڕۆژێک بێت فینگەربۆردی پان بکرێت و کلیل بکرێت بە 14 و غەزالەکەی بکرێت بەڵام تیان نەکرا. سوپاس بخوا کە من وەکو خادی ڕۆشی ئەم ئیشەم کرد دوای چەندین ناسەرکەوتن بەڵام کۆڵنەدان سەرکەوتن بەوەی کەەوە بۆ سەرەتای ساڵی 2023 عودێکی کوردی لەژێر پەنجەی مرۆڤێکی کورد کە سوپاس بخوا بە کوردی خەڵقی کردوم توانیم عود بکوردێنمەوە جارێکی کە بزانین شتێک هەیە وەکو دڕک چێ بەدەسا باشترین دار بۆ عود گوێزە چکە خۆشترین دەنگ هەیە. عود هەیە بە زان دروستەکرێ هەیە بە جاو دروستەکرێ هەیە بە ساز دروستەکرێ بە ئەبانۆز بە ساتانۆز بە لیمۆ بە سیستەمی ڕەش سیستەمی سوور سیستەمی پرتەقاڵی بە داری پەرژین بە چام و هەر شوێنێکی بە شتێک دروست دەکرێت. بۆ نمونە چام بۆ پێش ئەبێت چونکە گرێتیان نییە جوانە بەڵام بۆ کلیل نابێت چونکە ناسکە لەگەڵ ویستت بای بیت ئەشکێ بەدەستەوە نابێت بۆ کلیل نابێت کابێت کلیلەکانە بێت داری گوێز بن یان داری بەڕوو. دروستکردنی زۆر زەحمەتە بەڵام مانەوەی هەتا هەتایە. هەڵبەت کە ڕەنگە کاتێک کە عودێ گەچێتە بازار وا بزانن کە ئەمە معمەلێکی قاڵبکاریە و شتەکان توێنرانەوە بە سەرەکە و خراوەتە قاڵبێک کۆبرێتە بازار لەو جۆرە شێ بەڵام نرخەکان قساکەن. هەر لە چوارچێوەی هەوڵی مرۆڤ بۆ بەدەستهێنانی شتی جیاواز وە سوود وەرگرتن لە تواناکان یا باسی چیرۆکێکی ترتان بۆکەین. یوسف ئیسماعیل هاوڵاتێکی خەڵکی قەزای شێخانە ئەو پسپۆڕە لە بواری میکانیکیە و ماوەیەکی زۆرە بەم کارەوە خەریکە و شارزایەکی واشی هەیە کە هەوڵیاوە شتێک بکات لە بوارەکە. لە هەنگاوی یەکەمیا هەستاوە بە دروستکردنی شەمەنەفەرێکی کارەبایی زۆر جوان زۆر بچووک بۆ مناڵان. شەمەنەفەرەکەشی ببورن ئەم نەمشۆ باش قسەم بۆ ناکرێت بە دیاری پێشکەش بە پارکی شێخان کردووە و ڕۆژانە مناڵانە چن لەوێ ساری شەمەنەفەرەکە بن و زۆریش دڵیان پێی خۆشە. یوسف دەڵێت ئەگەر هاوکاری بکرێم لە توانامدایە ئۆتۆمبیلی کارەبایی بە شێوازی زۆر جوان دروست بکەم و ینی بە کورتەکەی بڵێ ئەمە هیچ نییە. از یوسف اسماعیل موسا آکنجی دفتر شیخان از اندازیارم دبوار مکانیکی دام افشمنده فرامه چه کردی؟ الکتریکیه كهربائية لما اجبر چه ما اكير الكتريكي اجبر به چنده دا زاروك جدنگيوه بزار نبن و جدي كلا و جدا باخچه به پیس نبید مشیانی زور باش هنه که از کار بکم ده ترمبیل الکتریکی دا و ترمبیل الکتریکی پیش بکم یعنی بگهید ما آستید گلکت بلند لی هلبت
هەندێک مۆسیمە هەنا کو دەستێ منە گەیتە هەمی ئەدەوەت و ئامیرێت کو مەدوێن زۆر بسۆنایی دەستێ منە گەیتێ هەرم شەوی چیرۆکە هەڵ بابەتێکی تایە کە ئەمە سەرکەوتن و جیاوازی کاری خانمێکە. زۆر ژن هەن کە بە دەستڕەنگینی خۆیان لە ناو ماڵی خۆیانە کاری خۆیانەکەن، کاری جوانەکەن، شتی سەرنجڕاکێش و شتی جوان دروستەکەن و لە سوشال میدیاکانە بڵاویەکەنەوە. و دواییش هەندێکیان ئەم بابەتانی خۆیانە فرۆشن و داهاتێکی پێ بەدەستهێنن. دایکی هێژە یەکێکە لەو ژنانە کە لە زاخۆ کاری دەستی و خواردن و کەلوپەلی جیاواز و جوان دروستەکات و لە ئەکاونتەکەی خۆی ئەم کارانەی خۆی بڵاوەکاتەوە و دایانەنەوە بۆ فرۆشتن. و لەگەڵ ئەمانەشە فێرکاری بڵاوەکاتەوە ئەڵێت ئەم فێرکاریانە بۆ بڵاوەکاتەوە کە ئەو کچانەی کە تازە چوونەتە ژیانی هاوسەرگیریەوە و زۆر شارەزای خواردن و شتنین بۆی کە ئەمان بە جۆرێک سوودی لێوەربگرن با ببینین زین چیەکات. شارەزاییە کۆری دەستی تشتی سۆفی ئەس چێتکە تقریبا ئەڤە 2 ساڵە منی دەست پێکری پشتی بچیکێت ممازم بووین فەهمەبووین ئەس جارجارۆکی ئەس بەتاڵت بم ئەس بە خۆبی شووری دکەم چکو ئەس گەلێک حەجیت کەم بەس هەروەسا ئەس هەندێک شوولێ دژیت کەم یعنی قناتێک یعنی قناتێک موقعێکی لە ئینستاگرامی ناوی دەیکە هێژە ئەس خارنا چێت کەم نیشا وان کچکە دەمەویشینی شی کرین دە بخۆ فێر ببن دی چاوە خارنێ چێکەن خودی حتى انه كان من نفرت يا راستي هم مني تشيكي ده عندك ايش مفير ببن بس هكا يعني بو تشتاق جي بي بيتن يعني حسيت كان مثلا ليلانجه هاك يونجي بيشانجه هاك تشتاق هبيتن تشتاق خوتي ضب فروشن يونجي خدمات عندك بكم بتشيكم نصيحتهم بو كتكا هر ايكي سركفتني بتشتكي وبينيت بزانيت بلا بخو دست بی بکت و بکتن یعنی کش منینه هری کش من تایبت من دیات تشتکیه هی يعني هندك يتخارني نه هندك كاري دستينا هندك خوب بروفيشنال يعني عقلواني برفرها خريجة كليانا الجامعة يعني بيجم هر شو لكي بكت عيبنينا بخو بلا شو اللي بكن هم بو مالا خو بو دهاتي خو همجي يعني دي بوانجي خوش بيتن بطالي قلنا خوشه جبلي كاري صوفي اس شو اللي نانجي مطبخ قالك يا بروفيشنال يعني قالك يا زيرا كمبو خارنت من اس قالك خارنت لو تشيت كامو شرينا هي وطرشيه و خارنا خارج جور يعني بجاية روش حالاتي و يد نافراستو يد خليجي وانت تشتهم يا تشيت كام يعني وكي كبسه وكي منسفه وانت تشتاز قالك تشيت كام وهر وسا كليتشا وشرينا همي جوري شرينا هي تشيت كام يعني يد كاكاو نافدا بيتن ويد صادا نافدا بيت يد كنجي همي جوري شرينا هي اصلا بس نيشان دم كاري تشاو تشيكاش داس بيكي حتى دو ماهيكي دي تشاو تشيكاتن يعني وكي تبيجي خطوه بينغاف دي تشاو تشيكا ودي تشاو درسكي تايبات بوانا فيشنيكا جيانا هفجينيه بيكتينن دافير ببن تشاو خارني تشيكا تشتي من همي خماليه بس جوري ترشينا همي تشتي خماليه ابا ترشي ماي خماليه ابي النجافية بجني مدبس دوشة كردية خمالي من كريت نافدا ابا جي ترشي ماي صوري مخلله ابا هجيري ماي حديقة مرخونة دڵخۆش بووم کە چیرۆکەکانی ئەم شەوی چیرۆکە هەواڵ سەرجەمیان چیرۆکی جیاوازی و سەرکەوتن و دەستکەوتەکان و ئاڵنگاریەکانی مرۆڤی کورد بوو. ئاسوودە و تەندروست باش.